بۆ یەکەم جار پارێزگای هەڵەبجە بە سنوورە کارگێڕیەکەی خۆیەوە بەشداری هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان دەکات. لەگەڵ دەستپێکردنی کاتی ڕسمی بانگەشەی هەڵبژاردن لە شەوی ڕابردووەوە 54 کاندیدی حیزب و لایەنە سیاسیەکان و هاوپەیمانی و کاندیدە سەربەخۆکان بۆ بەدەزێنانی 3 کورسی پەرلەمانی پۆستەری وێنەی و بانگەشەی خۆیان بە شەقامەکانی هەڵەبجەدا هەڵواسی. بەڕاستی ئەوەی کە زۆر بەڵێنراوە ئێمە زۆر لە ناو خەڵکان هەرچەند بڵێن خەڵکە لە ئەوانەی پێشوو بەڵێنیانەوە چیان کردو چیان نەکردو. من وەکو شخصی ئیمانی خۆم لە ئێستا ئەوەی کە توانیمە کردومەوە الحەمدوللا بەردەوامیشە بم. ئەوەی کە ئێستا دەستم پێ کردووە بەڵێن نایم، بەڵام ئینشاءالله کاری لەسەرەکەمەوە بە دڵنیاییەوە قسە لەسەر شتێک ناکەم. ئێمە دوای 21 پرۆژەی گەورەترمانە بێ ئینشاءالله. کاندیدەکان لەلایەنە سیاسی جیاوازەکان دەڵێن ئامادەکاریان کردووە بۆ بەدەزێنانی کورسی پەرلەمانی و دەیانەوێت لە ڕێگەی ئەو کورسیەوە خزمەتی هەڵەبجە بکەن. لەم شارە یەکەم بووین لە هەڵبژاردنەکانی ترا، بۆیە پێویستی بەوە هەیە پارێزگاری لەو یەکەمیە بکەین و هەر لە دوای ئەو هەڵبژاردنەوە ئێمە خەریکی خزمەتگوزاری و بەدەم هاوڵاتیان و کاری باشمان کردووە لە ناو ئەم شارە. لەبەرەوە چاوەڕێن کە هاوڵاتیان متمانەی باشمان پێ بدەنەوە و پارێزگاری لەو یەکەمیەی خۆمان بکەین. خەڵکی لە باشووری کوردستان بە تایبەت لە پارێزگای هەڵەبجە ناڕازیە لە دۆخی حکومڕانی لەم پارێزگای بە تایبەتی. بەبەرەوە لە ڕابردووە حکومڕانیەکی شکست خواردوو بوو بەداخەوە کە ئێمە هیچ کەس ئەو دۆخەی بەلاوە پەسەند نەبووە، پێشی خۆش نییە. بە گوێرەی ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان 6252 هاوڵاتی مافی دەنگدانیان لە بازنەی هەڵەبجە هەیە. لەو ڕێژەیە 59300 دەنگدەریان دەنگدەری گشتین و 952 دەنگدەریان دەنگدەری تایبەتن. 59790 دەنگدەر کارتی دەنگدانیان وەرگرتووەتەوە و 3093 دەنگدەریش تاوەکو ئێستا کارتەکانیان وەرنەگرتووەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.